ئێستا بەرنامەکانمان بە سرودی نەتەوەی ئەی ڕەقیب دەست پێ دەکات. دەستگرتن لە گیانی پاچی شەهیدان چەند ساتێک بە پێوە دەوەستین. ڕوحیان شاد و ڕێگایان پڕێبوار بێت. دەڵێم لاوی دموکراتم، سرم قوربانی ڕێبازی، هەتا مردن وەفادارم بە حیزبی پێشەوا قازی. میوانانی ئازیز، خوشک و برایانی خۆشەویست، نوێنەرانی پارت و ڕێکخراوە کوردستانیەکان، ئەندامان لایەنگران دۆستانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، بەخێر بن بۆ یادی 78 ساڵەی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هیوادارین کە بتوانین سیمینارێکی پڕ نێوەڕۆکمان هەبێت. لەم بەشە بە ئیزنی ئێوەی بەڕێز بە خێرهاتنی میوانانی فارسی زمان بە زمانی فارسی دەکەین. مهمانان گرامی، نماینده احزاب و سازمانهای سیاسی کردستانی و ایرانی، از طرف کمیته سوئیس حزب دموکرات کردستان ایران به شما دوستان و حضار گرامی جهت شرکت در این سمینار خیر مقدم میگوییم. حضار گرامی، همچنان که اطلاع دارید حزب دموکرات کردستان ایران وارد 78مین سال مبارزه جهت تحقق حقوق مردم کردستان شد. بیش از هفته هنوز این حزب علیرغم دسیسه و سرکوب‌های خشونتبار هر دو رژیم پهلوی و رژیم جمهوری اسلامی همچنان قاطعانه در راه آرمان‌های ملت کرد در میدان مبارزه حضور دارد. در سالگرد تأسیس این حزب و همچنین در آستانه سالروز انقلاب ژینا، کمیته سوئیس حزب دموکرات کردستان ایران از دکتر کریستان گادانی جهت شرکت در این سمینار دعوت کرده. امیدواریم سمیناری پر محتوا داشته باشیم. بار دیگر خوش آمدید.
خوشک و برایانی هێژە ئێستاش لەم بەشەی بەرنامەکەماندا بەرپرسی کۆمیتەی سوئیسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێز زاهیر قادر عاجی پەیامی کۆمیتەتان پێشکەش دەکات. تکایە با بفەرمێت. پێشەکی بە خێراتنی هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. سپاس. دوایەکانە بە فارسی ضمن خیر مقدم خدمت همه مهمانان و احزاب و سازمان‌های گرامی، ممنون از سازمان مجاهدین خلق به خاطر دستگل زیبایی که آوردن. میوانانی عزیز کەسایەتی حیزب و لایەنە سیاسیەکان ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە ناوی کۆمیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئێران و یەکێتی ژنان و لاوان بە خێراتنی هەموو لایەک دەکەین. سپاس و ڕێز کە ئەمڕۆ لە یادی 25 گەلاوێژ 78مین ساڵی دامەزرانی حیزبە خۆشەویستەکەمان و تێپەڕبوونی ساڵێک بەسەر یەکگرتنەوەی ڕێزەکانی حیزب لێرە ئامادەن. 25 گەلاوێژ یادی 78 ساڵەی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئێوە بەشدارانی ئەو سمینانە و بنەماڵەی سەربەرزی شەیدان و زیندانیانی سیاسی و خەڵکی کوردستان پیرۆز بێ. سەرەتا بە نوێنەرایەتی هەموو لایەک بە خێراتنی بەڕێز دکتۆر چۆستان گادانی بەرپرسی یەکەمی دەرەوەی وڵاتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەین کە زەحمەتی کێشاوە و لە 78مین ساڵی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و تێپەڕبوونی ساڵێک بەسەر پرۆسەی وەسەرەکەوتنەوەی بنەماڵەی گەورەی دموکرات لێرە ئامادە بێت. بە بۆنەی ئەو دوو بۆنە مێژوویەوە باسێکی سیاسی لەسەر زەرورەتی دامەزرانی حیزبی دموکرات، ئاوردانەوەیەک لە چەند وێزگەی ژیانی سیاسی و حیزب و دوا گۆڕانکاریەکانی ناوچە و ڕۆڵ و کاریگەری حیزب لەسەر هاوکێشە سیاسیەکان و پەرەسەندەکانی ناوچە دێنێتە بەرباز. تەوەرێکی دیکە ئەی بابەتەکەی یەکگرتنەوەی حیزب و شوێندانەت لەسەر بڕیاری سیاسی و پێگەی حیزبی دموکرات دوا پرۆسە یەکگرتنەوە چ لە باری تەشکیلاتی و چ ڕنگدارنەوە لە نێو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت. لە بەرەبەرەی ساڵوەگەری شۆڕشی ژیناو کاریگەریەکانی ئەو شۆڕشە سرنج و ڕوانگەکانی حیزبی دموکرات پەیوەندیدار بەو سەرهەڵدانە ڕوون دەکاتەوە. بەو هیوای هەموو لایەک هاوکارمان بن تا باشتر بتوانین ڕانگە و سیاسەتەکانی حیزب لە پەیوەندی لەگەر ئەو پرسانە بزانین. بە دڵنیایی حیزبی دموکرات بە پێی پێشینەی سیاست و کاریگەریەکانی لەسەر پرسی کورد و ئەزمون و سیاسی خۆی بە دیقەت و لێکدانەوەی سیاسی و ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی خەڵکەکەی هەڵوێست دەگرێ. ئەو هەڵوێستانەی کە خەڵکی کوردستان زوو دانخێنێتەوە پشتی حیزبەکەیان دەگرن. سپاس بۆ بەشداری هەموو لایەک و 25 گەلاوێژ یادی 78مین ساڵی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە هەموو لایەک پیرۆز بێت. بە سپاسەوە. هاوشمانێکی سویسی و دۆستی حیزب چەپەگوڵێکی هێنا و پێشکەشی خوشکە سەیرانی بکات، خوشکە کوێستانی بکات، داوای لێ تەشی بێنێت بۆ بەڕێز خوشک و برایانی خۆشەویست، ڕێزداران نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان، ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، بەڕێوە بە خێراتتان دەکەم. مامنونە بەخێر. دەزانم ڕۆژی یەکشەمەیە کە زووتان لێرە نیشانەی ڕێزگرتن لە خەباتی چەند ساڵەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دووسۆزی بۆ خەباتی نەتەوەی گەلەکەمانە. بەخێر بێن.
ڕێگە بدەن لەلایەن هەیئەتی بەڕێوەبەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات پڕ بەدڵ بە خێراتنتان بکەم. هەروەک هەمومان دەزانین ئەوڕۆ لێرە لێک کۆبوونەتەوە لەو سیمینارە لە دەوریەک بۆ ئەوەی ڕێز لە 78 ساڵەی تاسیسی حیزبی دیموکراتی کوردستان و 1 ساڵ یەکگرتنەوەی ڕیزەکانی حیزبی دیموکراتی کوردستان بکەین. ئەو دوو بۆنەیە لە هەموو ئێوە بەڕێزان پیرۆز بێت. لە ڕێگای ئێوە ئیزن دەخوازم کە پیرۆزبایی خۆمان پێشکەش بە سەرجەم بنەماڵەی شەهیدان و هەموو زیندانیانی سیاسی بکەم کە جێگای ڕێز و شکۆ و سەروەری ئێمن. لەسەر ئیجازەتان منیش بە نۆرەی خۆم میوانی غێری کوردی زبانمان هەیە کە ئیجازە بدەم بە خێراتنێکی کورد بکەم. دوستانی ئەرجومەند، هەمڕازمانە گێرانقادر، حضار گرامی، با سلام. درود بنده و همرزمان حزب دموکرات کردستان ایران را پذیرا باشید. عرایزم را با خیر مقدم به شما دوستان و با امید روزهای بهتر در جهت مبارزه پیگیر و مؤثر علیه نظام استبدادی و دیکتاتوری اسلامی حاکم بر ایران آغاز می کنم. ذکر این نکته را لازم می دانم که بحث مورد نظر به زبان کردی تقدیم حضورتان خواهد شد. امید که ساعتی مفید در مباحث امروزمان داشته باشیم. وێرای سپاس لە کۆمیتەی گشتی حیزبی دیموکراتی کوردستان ئێران لە وڵاتی سوێد بۆم دەرفەتەی کە پێکی هێناوە. باسەکەی من شتێکی زیاتر نییە لەو دوو وێنەیە کە دەیبینین. حیزبی دیموکرات حیزبی دوێنێ ئەمڕۆ سپەی و ڕێگا و ڕێبازێک کە پێش هەمویان پێشەوای نەمر و شەهیدانی ڕێبەرمان دکتۆر قاسملو و دکتۆر سەعید بۆ ئێمەیان داناوە، ڕوتەکەیان داناوە، ئێمەش بەردەوام لە چوارچێوەی ئەو خاڵە بنەڕەتیانەدا ئیدامە بەکاری خۆمان دەدەین هەتاوەکوونێ دەگەینە ئەو ئاستەی ئەو ڕۆژەی کە بە ئامانجمان دەگەین. ئەگەر بە ئاوردانەوەیەکی کورت معمولاً لە کاتی سیمینارێکی ئاوادا ناپڕژێنە سەرەوەی کە هەموو سەروەرەکانی کە تۆمار کراون لە مێژووی حیزبی دیموکراتدا باس بکەین. ئەم حیزبە سەروەری زۆر مێژوویەکی زۆر باشی تۆمار کردووە، هەورازوونشیویشی هەبووە. بەڵام ئەمڕۆکە نە من مێژوو ناسم کە بێم لەباری مێژوو ناسیەوە ئەو لێکدانەوەی بکەم، نە ئەو وەختەشمان هەیە. بۆیە ئیزن دەخوازم بە ئاوردانەوەیەکی زۆر کورت پڕژەینە سەر خاڵە گرنگەکانی کە ئەوڕۆ ئێمەی لێرە لێک کۆ کردوتەوە و داهاتوو بۆ چۆمان دەبات. 78 ساڵ لەوەبەر کاتێک بۆشایەک فەزایەکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەخڵقێ بە ئیرادە و بە لێزانینی کەسێکی وەکو پێشەوای نەمر دوای 3 ساڵ کۆمەڵی ژێکاف حیزبی دیموکراتی کوردستان دادەمەزرێت. ئەو حیزبە کە لەو کاتەوە هەمومان دەزانین لەسەر بنەمای نیشتمان پەروەری و نەتەوەیی دامەزراوە، هەتا ئەو ڕۆکەش کە هەمومان دەزانین هەر درێژەدەری ئەو ڕێگایین ڕزگاری نەتەوەی و نیشتمان پەروەری. پێشەوە قازی محەممەد ئەو کاتێکەوە حیزبەی دامەزراند و ئەو خەڵکەی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کاتەوە لەگەڵی بوو، تەبیعیە هەمومان دەزانین ماوەیەکی زۆر کورتی دواوی کۆمار هات. ئەزمونونەکانی ئەو کات ئەگەر فقط ئیشارە بە 3 دانەیان بکەین لەگەڵەوەی کە بەشداری هاوڵاتیانی کورد کە ئێمە هەموو یەک وڵاتین بەڵام بەداخەوە دابەشکراوین، نەخش و ڕۆڵی هاوڵاتیانی کورد لەو کۆمارەدا لەو کاتەدا دەبینین. ئەوە هەر لەو کاتیەوە ئەم هاوکاریە بەگشتی لە نێو کورداندا هەبووە کە جێگای ڕێز و پێزانینە. لەلایەکی دیکە لە کەش و هەوایەکی ئەو کاتدا ئەو دەرسانەی کە ئەو ڕۆکانە ئێمە کەڵکی لێوەردەگرین و فێری بوون فقط هەروەک عەرزم کردن ئیشارە بە 3 دانیان دەکەم. یەکیان تەعامل لەگەڵ دەراوسێکان بە تایبەت هەر ئەو کات کە باس لە ئەوەی بوو کە تورک و کورد پێکەوە جیرانن چۆن بژین. یەکیان ئەوەی کە لە دەورانی کۆماردا فێری دەوڵەتداری بووین،
ماوەکە زۆر کورد بوو بەڵام ئەو ئیدارەکردنەی وڵات ئەو تەنزیم و سیستمەی کە حیزبی دموکرات و دوایش کۆمار بەڕێوەی برد ئێستاش ئەو ئەزمونەی داوە بەمە کە لە کاتی خۆیدا بتوانین ئێمە هەر لەسەر ئەو ڕەوتە بڕۆین و تەجروبە و ئەزمموی ئەو شێوە بەڕێوبەڕێمان هەیە شێوەی بەڕێوبەرێکی دموکراتیک کە لە ماوەیەکی زۆر کووردا دەستکەوتایەکی زۆری هەبوو. ئەوەی دیکەن ئاشتیخوازیە ئاشتیخوازی کە فێری بووین کە چۆن لەگەڵ حکوومەتی ناوەند مدارا بکەین لەو کەش و هەوایەدا چۆنمان خۆڕاگرت بە دووەدا قۆناخایەکی زۆر هات بەداخەوە پێشەوا و سەرۆکی کوردان ئێدام دەکرێت هاوڕێیانی لە سێدارە دەدرێن شیرازەی حیزبی دموکرات تێک دەچێت کۆمار نامێنێت سەرکوت دێتە گۆڕێ بەڵام بەو حاڵەشەوە لەگەڵ ئەو سەرکوتە ئەو خەڵکە هەر کوردایەتی و هەستی نیشتمان پەروەری هەر ماوە و لەو شوێنەی بۆی لواوە و گونجاوە دەستی پێکردوێتەوە و چالاکی خۆی نیشان داوە. حیزبی دموکراتی کوردستان ئەگە زۆر بە کورتی شاڕێ پێ بکەین لە ماوەی کۆمار هەتاوەکوونێ ئینقلابی شۆڕشی گەلانی ئێران لەگەڵەوەی کە بەشی پەرتەوازەی ئەمن ناڵم دوورە وڵات بەڵکو ئەو دیبوون لەگەڵەوەی کە بەشێکی زۆر لە شکنجەگان و لە زیندانەکان دامانەوە لەگەڵەوەی کە خەڵک ترسێکی زۆری لێنیش بوو بەڵام دیسانەکانیە هەر بۆ نمونە خەباتی 46 و 47 بێنینەوە کە هیچ کات ئەوان لەگەڵەوەی کە لە نێو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەژیان بەڵام پەیوەندیەکی چڕ و پڕیان هەبوو. ئەو پەیوەندیە هاوڕێیان زۆر گرینگە تۆ 78 ساڵ بێ حیزبایەتی بکەی سیستمێکی حیزبیت هەبێ بەڵام ماوەیەک کە دەبیش دەبێتە دەورانی کۆمار و ماوەیەک دوای شۆڕشی گەلانی ئێران ڕێبەری ئەو حیزبە لە نێو خەڵکی خۆیدا بووە بەڵام باوجودی ئەوەش دوای 78 ساڵ ئەو حیزبە پەیوەندیەکی پتەوی لەگەڵ خەڵکی نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و حیزبێکی زیندویە بەو معنایەکە ئەو حیزبە جار لەگەڵ جار نەوەی نوێی بۆ دێ و هزر و فکری کە لەسەر بنەمای نەتەوەیی دامەزراوە لە نێو خەڵکی کووردا پەرێستاندووە. کە دەین بۆ دەورانی ئینقلاب واتە ساڵی 57 لەگەڵەوەی کە گەلی کورد شان بەشانی هەموو هاوڵاتیانی ئێرانی ڕژیمی پاشایەتیان ڕووخاند و بەوە هیوا و ئومێدێکی ئەوەی کە مافەکانی ئەوەی ئەو کات داوای دەکرد وەک حیزبی دموکرات دەستەبەر بکرێت بەڵام بەداخەوە ئەو جۆرەی کە هەمومان دیتمان بێدەستکەوت ماوە بەو معنایەی کە حیزبی دموکرات و نەتەوەی کورد لەگەڵ ئەوەی کە ڕێبەری مەزن و گەورە پیاوی ڕێبەری کوردان دکتۆر قاسملوو بەو ژیریە و بەو زانایای خۆیەوە کە توانی لەگەڵ ناوەند لە پەیوەندیدا بێت بەڵام بەو جۆرەش دیسانەکانەیە ڕژیمی جمهوری ئیسلامی و بەهانەکەوت لەگەڵ خەڵکی کورد و فتوای لە دژیدا و حیزبی دموکراتی کوردستان و ئەحزابەکانی دیکە و بزوتنەوەی جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دیسانەوە مەجبور بەوەی بوو کە بەرەبەرە لە ڕۆژهەڵات دوور بێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دەبینین جمهوری ئیسلامی لە 44 ساڵی سەرکاری خۆیەوە ڕۆژ نییە ڕۆڵەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەچەوسێنێتەوە لە زیندانیان نەکات شکەنجەیان نەکات بەڵام باوجودی وەش ئەوەی کە ئێمە شاهیدین ئەوەیە کە ئەحزابی کوردی بەگشتی و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی جێگە و پێگەی خۆی ئەگەر زیادی نەکردبێ کەمی نەکردبێ و لە ساڵی ڕابردوشدا جێگە و پێگەی ئەو حیزبەمان دیت کە چ ڕۆڵ و نەخشێکی هەیە. هەروەک ئەرزمکردن حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر قۆناغی بڕیوە. ئەو قۆناغانەش بەبێ ئەوەی کە فعالیەتی ئەندامانی حیزبی چ لە ناوخۆ چ لە ڕیزەکانی حیزبی دموکرات چ لە دەرەوەی وڵات نادیدە بگرین بەڵام تەبیعەتی کاروایە کە هەمیشە ئەو کەسانەی کە بە جۆرێک تەئسیرگوزاریەکی ئەو تۆیان لە حیزبەکەیاندا دەبێت توانی ویانە حیزبی ئێمە ئەوڕۆ بۆ ڕۆژە بگێنن هەروەک باسم کردن ڕێبەرانی شەهیدمان پێشەوە قاسملوو و دکتۆر سعید ئەوان وایان کردووە کە ئەم حیزبە
بەو ڕەوتەیدا بڕات کە ئێستاش لەگەڵەوەی کە حیزبی دوی نییە بووە ئەمڕۆژ قسەی خۆی هەیە جێگە و پێگەی خۆی هەیە و دڵنیان بە هاوکاری ئێوە ئەندامان و لایەنگران و دۆستانی حیزبی ئەو حیزبە حیزبی سپەینەی بزوتنەوەی گەلی کوورد دەبێت. جێگە و پێگەی حیزبی دموکرات چۆنە کە ئاوا بەو جۆرە ئێمە ئەوڕۆ دەیبینین توانیوێتی کوتمان کە ئیدارەکردنی وڵاتێک لە ماوەی 11 مانگدا توانایەکانی لێوەشاوی ڕێبەرانی حیزب سربەخۆیی سیاسی حیزبی دموکراتی کوردستان و تەنانەت ئیغراقم نەکردو ئەگە بڵێم لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەڕێبەری دکتۆر قاسملوو بوو کە دۆزی کورد پرسی کورد لە وڵاتانی ئوروپا و غەرب ئاشناکرا و ئەو بوو مامەستای دیپلۆماسی ئەوەیە کە ئەو ڕۆکانە ئێمە بەڕاشکاوی دەچین و لەسەر ئەو خەواتە بەردەوام بوون و بەڕاشکاوی دەچین و لە نێو کۆڕ و کۆمەڵەکاندا دەناسرێنەوە. حیزبی دموکرات لە دوای ئەوەی کە ڕێبەرانی شەهیدی لەدەستدا کە ویستی لە ڕێگای ئاشتی خوازانە چون حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەمیشە نەزەری وا بووە کە لە ڕێگای ئاشتی و دیپلۆماسیەوە دەتوانێت کێشەی پرسی کورد لە ڕۆژهەڵات هەل بکات. هەردەبینین کە لە ڕووداوی ڤیەن و میکۆنۆس ڕێبەرانی ئێمە لەسەر میزی وتوێژ بەداخەوە جانیان لەدەستا. هەر لەو کاتەشەوە هەمیشە بۆ دیالۆگ لەگەڵ لایەنەکان و بۆ هاوکاری لەگەڵ لایەنەکان بۆ ئەوەی کە بە تێکڕایی دەنگ بتوانین ئاڵوگۆڕێک لە ئێراندا پێک بێنین هەوڵی خۆی داوە و بەردەوامە. بۆ ئەوەی کە وەختان زۆر نەگرم هەروەک ئەرزم کردن مێژووی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ هیچ کام لە ئێوە بەڕێزان نامۆنیە. با پڕژێنە سەرەوەی کە لە یەک ساڵی گوزەشتەدا چ گۆڕە و چ شتێک لە ئینتزارماندا هەیە و دەتوانین چمان کردبە کە نەمان کردو و دەتوانین لە داهاتوودا چ بکەین. یەک خاڵ بگەڕێمەوەی کە هەروەکتم ئێوە بە مێژووی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئاشنان دەزانن کە لە نێو حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا دابڕان و یەکگرتنەوە زۆر بووە. حیزبی دموکراتی کوردستان 16 ساڵ بەجیا لە نێو دوو باڵی دموکراتدا کاری کرد کە بە خۆشیەوە پارەکە سیگەلاوێش ئەم دوو باڵی حیزبی دموکرات ڕیزەکانی بنەماڵەی گەورەی دموکرات کەوتەوە سەریەک کە ئەوە خۆشیەکی زۆری نەک تەنیا بۆ ئەندامان و لایەنگران کە چەند ساڵ بوو فشاریان دێنا بۆ ڕێبەری دروستە ڕێبەری ئیرادەی هەبوو بەڵام ئەوەی لە ئەندامان و لە بەدەنەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەزانین کە ئەو ئەرک و مەسئولیەتەی خستە سەرشانی حیزبی دموکرات کە بە زووترین کاتێکتر بگرێتەوە. هاوکات جێی دڵخۆشی ئەو کوردانە بوو کە دڵیان بۆ بزوتنەوەی نەتەوەیی و ڕزگاری خوازینەتەوەی لێدەدات. جێی دڵخۆشی ئەو دۆستانە بوو کە چەندین ساڵ بوو هەوڵیان دەدا کە ئەم دووباڵە لێک نزیک بکەنەوە. بە یەکڕیزی و یەکگرتووی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەتوانین ئیشارە بە سێ خاڵ بکەین هاوڕێیان. یەکیان یەکڕیزی نێوخۆیی تەشکیلات هەتا تەشکیلاتی حیزبێک بەهێزتر بێ یەکدەستتر بێ وزەیەکی زیاتی بۆ ڕاپەڕانی کارەکان هەیە کە ئەوە خۆی پشتیوانیە لەوەی کە ئەو حیزب بتوانێت زیاتر هەنگاو هەڵێنێتەوە و بە ئامانجەکانی خۆی بکە. دووهەم پشتیوانێکی تەواو لە لایەن خەڵکی نێوخۆی کوردستانەوە کە بە چ دڵگەرمیەکەوە پێشوازیان لەو یەکگرتنەوەی کرد. سێهەم ئەو وزە تەشکیلاتیەی کە توانیمان لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا هەرچەند بێکەم و کوڕی نەبووین دڵنیام ئینتزاری زیاتر هەبووە چاوەڕوانی زیاتر هەبووە کە توانیمان لە دەرەوەی وڵات ئێمە ئەو هێزە بخەینەوە سەریەک ئەوەی کە ئێوە بەڕێزان لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا خۆتان چوەک ئەندام و لایەنگری حیزب چوەک دۆستانی حیزب بە دڵخۆشیێکی زیاترەوە بە ئەمەگناسی و بە ئەحساس بە مەسئولیەتەوە لەو پرۆسەیە یەک ساڵی ڕابردوودا هەر کات پێویست بووە چ بە بانگەوازی حیزبی دموکراتی کوردستانی و ئێرانەوە بێت چ بە بانگەوازی سەرتاسەری
لایەنە ئێرانیەکان بێ یا ناوەندی هاوکاری بێت ئێوە حاضر بوون لێرەوە دەستخۆشیتان لێ دەکەم و سپاس بۆ ئەو ماندوو بوونەی کە هەبوو هیوادارم هەر بەردەوام بن. دوا بە دوای ئەم یەکگرتنەوەیەدا کە و پێشوازیەی لێکرا جمهوری ئیسلامی ئێران هەستی بەو پێشوازیە کرد، هەستی بەو یەکگرتوویە کرد، ترسێکی دووبارەی لێنیشتەوە. بۆیە لە کاتێکدا کە قەتڵی حکوومەتی ژینا دەستی پێکرد بیانوویەک بوو بۆ ئەوەی کە توانێت هێرش بکاتە سەر ئەحزابی سیاسی نیشتەجێ لە باشووری کوردستان. بەڵام حیزبی دیموکرات و ئەحزابی سیاسیەوە یەکەم جاریان نییە کە جمهوری ئیسلامی هێرشیان دەکاتە سەر. بۆیە نەبەچۆک داهات لەگەڵەوەی کە ڕەنگ بە سیستمی کاری ڕۆژانەی وەکو جاران نەبێ، بەڵام ئەم حیزبە بە پشتیوانی ئەندامان و دۆستانی لە دەرەوەی وڵات، بە تێکۆشان و پشتیوانی هاوڵاتیان لە باشووری کوردستان و بە ئەزمونێک کە ڕێبەری ئەو حیزبە هەروەک باسمان کرد هەوراز و نشیوێکی زۆری بەخۆیەوە بینیوە توانی لەوەش دەرباز بێت و دڵنیاش و دەکەمەوە ئەو ڕێبەری حیزبی دیموکرات و ئەو یەکگرتووی ئێوە ئەندامانی حیزبی پشتیوانە بۆ ئەوەی کە ئەگەر لە داهاتووشدا حیزبی دیموکراتی کوردستانی ئێران تووشی همچون کۆسپێکیاوە بێتەوە لی دەرباز دەبێت. دوا بە دوای قەتڵی حکوومەتی ژینا هێرشی موشەکیەکان بۆ سەر بنکە و بارەگای ئەحزابی سیاسی بەتایبەت حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەوانە وایان زانی کە ئەم حیزبە نامێنێتی و شۆڕش لە نێو خۆدا لە بین دەچێ و دەخەوێت. بەڵام هاوڕێیان ئەگەر ئێوە لە بیرتان بێت کاتێک کە ناوەندی هاوکاری یەکەم بەیان نامەیدا لەگەڵ چ پێشوازێکی نێو خۆی کوردستان ڕوبەڕوو بوو، ئەوە دەزان چ بە ئێمە نیشان دەدات ئەوە پەیوەندی حیزبی دیموکراتی کوردستان و بەدەنە واتە خەڵکی نێو خۆ نیشان دەدا. ئەگەر ئەو چەند ساڵ بوو داوای یەکگرتووی دەکرد یەکریزی دەکرد و حیزبی دیموکرات ئەگەر بەدرەنگەوەش بوو بەڵام وەڵامدەری ئەو داوایە بوو ئەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە بە پشتیوانی و بە مانگرتن بە خۆپێشاندان جوابی ئەو حیزبیان داوە. ئەوە خەباتی چەند ساڵی حیزبی دیموکراتی کوردستانە کە زۆر ڕاشکاوانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان باسی جێگە و پێگەی حیزبی دیموکرات و نێوی قاسملوو لەو وەحشەت و لەو بربەستانەی کە لە نێو حکوومەتدا هەن لە ئێراندا لە چوارچێوە ئێراندا باز دەکات. پس لێرەدایە کە بۆ جارێکی دیکە نیشان دەدرێت کە هێز لە یەکگرتوویدایە. بۆیە بۆ بۆنەوە دووبارە یەکگرتنەوەی ڕیزەکانی حیزبی دیموکرات لە هەموو ئێوە ئەندامان و لایەنگران پیرۆز دەکەم و هیوادارم هیوادارم بە گڕوتینێکی زیاترەوە درێژە بە خەباتمان بڵین. هندی پێ نەچوو دوای یەکگرتنەوەی هەروەک باسم کرد قەتڵی حکوومەتی ژینا کچە کوردۆکی سەقزی دەستی پێکرد. چەخماغەی ئەو شۆڕشە لە کوردستان بوو. زۆر جار باسمان کردو تایبەتمەندیەکانی شۆڕشی و جارێ ژینا چ بوو لەگەڵەوانی دیکە. یەکیان ئەوە بوو کە ئەگەر جاران لە ناوەندەوە خۆپێشاندانێک دەکرا ئێترازێک دەکرا زۆر بە کەمی دەهات بۆ بەشەکانی دیکە. ئەم جارە لە کوردستان خۆپێشاندان دەستی پێکرد هەموو نزیک بە زیاتر لە 160 لە شارەکانی ئێرانی گرتەوە بەرەو ناوەند چوو. لە ناوەند ڕا نەبوو بۆ دەوروبەر بەڵکو لە کوردستان ڕابوو بۆ ناوەند و شارەکانی دیکە و بەلوچستان و بگرا لە زۆر لەو شارانەی کە تەنانەت بە شاری مەسحەبی نێویان دەرکرد بوو بەڵام هاتنە سەر شەقام. جیاوازی ئەو شۆڕشەیەم جارە ڕەنگێکی ژنانەی هەبوو. ئەگەر جاران پیاوان لە پێشی خۆپێشاندانەکان دەبوون ئەو جارە ژنان بوون ڕۆڵی ئەسلیان هەبوو. شۆڕشێکی ژنانەیە بۆیە لە خۆڕانەیە کە بە شۆڕشی ژن ژیان ئازادی نێوی دەرکردووە. ئەم شۆڕشە تەنیا ئەوە نەبوو کە ڕەنگێکی ژنانە بە خۆیەوە بگرێت یانکەی لە ناوەند نەبێت بەڵکو شۆڕشێک بوو کە فقط داوای یەک مەطلەبی نەدەکرد متالبە مەحور نەبوو بەڵکو داواکانی زۆر بوون. هاوڕێیان داواکانی زۆر بوون. ئازادی ژنان بوو، ئازادی بە هەر حاڵ زۆر کەس هەوڵی داد فقط لە چوارچێوەی حیجابی ئیجباریدا ئەم شۆڕشە قەتیس بکاتەوە بەڵام ئەم شۆڕشە زۆر لەوەی گەورەتر بوو. ئەو کەم و کوڕیانەی لەباری ئابووری ڕەفاه و ئاسایش وە بگرە
زۆر لە خاڵەکانی دیکە ئەو کەمیانەی کە لەباری کۆمەڵایەتیەوە لەو ئێرانەدا هەیە کە هیچ شتێک هیچ مافێک بۆ نەتەوەکانی ژێردەستدانانێت بێکارێکی زۆر هەمووی ئەوانە وای کرد لەم شۆڕشەدا ڕنگدانەوەی هەبێ ئەگەر جاران فقط بازنشستەکان بوون مەعالیمەکان بوون یا هەروەکی کوتم مەتالبێکی خصوص بوو مەتالبێکی بەخصوص بوو بۆی داهاتنە سەر شەقام ئەو جار هەمەلایەنە بوو سەرتاسەری بوو گشتگیر بوو بەرفراوان بوو بۆیە ئەم شۆڕشە ئەو نێوەی دەرکرد و لەو بارەشەوە هەوڵدرا کە ئەم شۆڕشە بەلا ڕێدا بردرێ لە چەندین ڕێگاوە ئەگەر لە بیرتان بێ لە سەرەتاکاندا دەیانکوت ئەوە ئەحزابی سیاسین دخالەتی تێدا دەکەن و ئەوە بە حیساب زیدی ئینقلابن دێن ئەم شۆڕشەیان ساز کردو تەنانەت فیلم و وێنە وەکو پێشمەرگە بڵاو دەکردو کە دخالەت لە کاری ئەم شۆڕشەدا کە بەڵام شۆڕشێکە شۆڕشێک بوو کە خەڵکی بوو خۆڕسک بوو و ئەو پێداویستیانە هەبوو لەوێدا ئەم شۆڕشە تەنیا شۆڕشێکی هاوڕیان لە بیرمان بێ فقط شۆڕشێکی ئەوە نەبوو کە بڵین بۆ خەبات و ئامانجەکانی حیزبێکی سیاسی بێ نا ڕێکخراوی مەدەنی تێدا بوو داوا و خواستی جیاوازی تێدا بوو ئەوەی کوردێک داوای دەکرد ڕەنگ بێ کەسێک لە ناوەند کە لەسەر شەقام دەبوو ئەو داوای کوردەکەی نەبوو بەڵام هاوەکوتمان زۆر مەتالبی دیکەی دەگرت ناڕازی بوون لە حکوومەت کە بۆ پەڕی خۆی گەیشتۆ ڕنگ بێ بڵێن ئەگەر ئەوەندە ناڕازی هەیە و حکوومەتە بوو ماوەتەوە ڕاز و حکمەتی مانەوەی حکوومەتە لە چیدایە ڕنگ بێ بڵێن ئایا مەشروعیەتی ئەگە مەشروعیەتی نەماوە بۆ ماوەتەوە ناوش ئەو شۆڕشە لە ڕوانگەی منەوە هاوڕیان مەشروعیەتی نەماوە فقط ئیقتیدارەکە ڕایگرتووە ئەوەی کە چەند ساڵە خۆی داگرتووە و لەبارەی نیزامیەوە و لەبارەی سەرمایەوە کە هەزینە و سەرمایە و هەموو ئەوەی لە خەڵکەکەی خۆی دزیوەتەوە بردوێتی لە ناوچەکانی دیکە لە منتەقەکاری پێدەکا بۆ هێژمونی خۆی ئەو بۆ ئیقتیدارەیە کە ماوەتەوە ڕەنگ بێ بڵێن ئەو ڕژیمە کەی دەڕوخێ بۆ ناڕوخێ ئایا دێدلاینێکەیە ڕژیمەکان هەموو وەکو یەکتر ناڕوخێن هیندێک ڕژیمە بە حملەیەکی نیزامی دەڕوخێ هیندێک ڕژیمە بە چالاکی مەدەنی و لە ڕێکخراوەی و هەماهەنگیەوە دەڕوخێت بەڵام ئەم ڕژیمە ڕژیمێک نێکەمان دەگار بێ و دۆخی ئێرانی شاوڕێیان ناگەڕێتەوە پێ 16 سپتامبری 2022 ڕنگ بێگلەی لەوەی هەبێ کە ئەم شۆڕشە بە نەتیجە نەگەیشت ئەمن لەگەڵ ئەو نەزەرەنی ئەم شۆڕشە نەتیجەی خۆی هەر ئێستا هەبوو هاوڕێیان ئەوەی کە ئەو ڕۆبنەماڵی شەهیدان دەیکەن ئەوەی کە بە نێوی چلە و سەردان و کۆبوونەوە لەسەر گوڵکۆی شەهیدان دەیکەن ئەوەی کە ڕژیم لەوەی ترساوە کە تەنانەت ئیجازە بەخۆی دەدا گوڵکۆی شەهیدان بشکێنێت و بە ئیحترامیان پێ بکە یانی لە مردوەکانیش لە شەهیدەکانی شەر ترسی هەیە ئەمە بخۆی نۆعێک شۆڕشە ئەمە بخۆی نۆعێک بەردەوامی لە خۆپێشاندانەکانە ڕنگ بێ ڕێژەی خۆپێشاندانەکان لەسەر شەقام کەم بوو بێتەوە بەڵامەوە بۆ معنایی نییە کە ئەو شۆڕشە خەوتووە ئەو شۆڕشە تازە کوژانەوەی نییە ڕنگ بێت شێوەی بگۆدرێ ڕنگ بێ کەمێک درێژخایەنتر بێت وەخت زیاتر بگرێ بەڵام ئەم شۆڕشە شۆڕشێک نییە کە کوژانەوەی هەبێت ئەحزابی سیاسی چۆنیان معاملە کرد خەڵک چۆن ئینتزاری هەبوو ئایا حیزبێک بە 78 ساڵ خەباتەوە ئەو چاوەڕوانەی لێ دەکرا وڵام دەربوو لە داهاتوودا چۆن دەبێت ئەگەر بێت و ئەم شۆڕشە هەڵارسێتەوە ئەحزابی سیاسی چ دەکەن لە ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا چمان کردو چ دەکەین چمان بۆ کراوە لە ئاستی دیپلۆماسیدا چمان کردو کاریگەری چ بۆ ئەوە هەموو پرسیارهایەکن کە نەکەر ئەندامان و لایەنگران بەڵکو دۆستان و خەڵکی نێوخۆی ڕۆژهەڵاتیش دەتوانێت ڕوبەڕووی ئەحزابی بکاتەوە ڕۆڵی ژنان هەفتێک لەمەوبەر کۆنفرانسێکی ژنانمان هەبوو بە نێوی لە ژێردێری شۆڕشی ژینا لەوێدا و گلیانەکان ئەحزابی سیاسی ڕۆڵی ژنانی لە چۆ خواستۆتەوە چه ئەهەمیەتێکی داوە بە ڕۆڵی ژنان وڵامی من ئەوە بوو کە بەپێی هەلوو مەرجێکی کە ئەحزابی سیاسی هەیەە بەپێی هەلوو مەرجێکی کە لە نێو خۆی وڵاتدا بۆ پاراستنی ئەوەی کە لەوە زیاتر شەهید نەدرێت و شۆڕشی خۆڕسکی خەڵکی ڕۆژهەڵات بەلا ڕێدا نەبردرێت ئەحزابی سیاسی و ناوەندی هاوکاری لە یەکەم مەرحەلەدا لەباری سیاسیەوە
سیاستێکی دروست و وردبینانەی هەبووە. بەڵام دەبێت ئێتراف بەوەی بکەین بەڵێ ئەو جۆرەی کە فوکوسمان زیاتر لەسەر بارە سیاسیەکەی بۆ هەرچەنە من کێشەی ژنان و کۆمەلگا و نیوەی یەکسانی خوازی بە پرسێکی سیاسی دەزانم تەنیا کۆمەڵایەتی نازانم، بەڵام ئەمە نەپڕژاوینێتە لانی کەم وەک حیزبە کوردیەکان ئێمە بە تەواوەتی نەپڕژاوینەتە سەر ئەوەی کە ڕۆڵێکی تایبەت بدەین بە ژنان و لەوەی کە هەیە ئەو چالاکیانەی هەیەیان بووە لە ئاستی خۆیدا هەرچەند بەرز نرخێنراوە، بەڵام ڕنگدانەوەی لە کاروباری حیزبی ئێمەدا کەم بۆ بەداخەوە لە دەرەوەی وڵات لانی کەم ئەو جۆرەی کە ئیمکانمان هەبوو بیکەین. لە ئاستی کوردستانیدا ناوەندی هاوکاری لە یەکەم مەرحەلەکانیدا هەروەک ئەرزم کردن بە بەیانیەکی زۆر باشاتە پێشێ. ئەم شۆڕشە ئەگەر یەکێک لە باسی لە دەستکەوتەکانی نێوخۆیمان کرد کە ئەم شۆڕشە بەردەوامە و دەبێت و دۆخەکە ناگەڕێتەوە و ڕژیم ئێستاش ترسی لە بەرەبەری ساڵوەگەرەکەیدا هەیە، بەڵام دەستکەوتێکی دیکەی کە هەبووە هەم ئەحزابی کوردی لە یەکتر نزیک کردەوە لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکرێت بڵێن بە جۆرێکی ساخ کردەوە هاوڕێیان. حزبی دیموکراتی کوردستان پێش ئەم شۆڕشەش ئێتلافی هەبوو، ئێتلاف و هاوپەیمانی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەبوو، بەڵام ڕەنگ بێ زۆر بەرچاو نەبوو بێت دەستکەوتێکی وای لێ نەکەوتێتەوە. بەڵام لە یەک ساڵی ڕابردوودا بەخۆشیەوە دەبینین ئەگەرێوە هەرچاو لە وتوێژەکان لە کورکانال بکەن، لە سیاسەتی حیزب بکەن، لە دیدارەکان لە دەرەوە بکەن، حزبی دیموکراتی کوردستان لەباری پەیوەندی لەگەڵ ئەحزابی ئێرانی و لەباری پەیوەندی لەگەڵ کەسایەتی ئێرانیەکان ڕەوابەتی زیاتر بووە و بە دووریشی نازانین لە ساڵوەگەری لە دەوروبەری ساڵوەگەری ژینادا هەروەک دەزانن ماوەیەک لەوە پێش ئێتلافێک بە نێوی هەمبەستگی فەراگیر هات کە دوودانە ئێتلافی شوڕای دیموکراسی خوازان و هەمبەستگی بەرای ئازادی و بەرابەری پێکەوە بوونە هاوپەیمانیەک، بەڵام بە دووریشی نازانین کە چاوەڕوانی ئێتلافی دیکەی تازە لە نێو ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا بکەین. هەم جوڵانەوەی بزوتنەوەی کورد و هەمیش ئۆپۆزیسیۆنی ئێرانی چاوێکی زۆریان لە ڕۆڵ و نەخشی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هەیە بەپێی ئەو مێژووە کورتەی کە با ئیشاڕەی پێکرا. بۆیە ئێمە وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە خەسارناسێکی کە لە یەک ساڵی ڕابردوودا کراوە چ لەباری تەشکیلاتی و چالاکی خۆمان وەکو حیزبی دیموکراتی کوردستان، چ لە ئاستی پەیوەندیەکان لە ئەحزابی سیاسی کوردی و چ لە هاستی ئۆپۆزیسیۆنی سەراسەری بەو چاوخشانەوە و بەو خەسارناسی کە کردومانە هیوادارین کە بتوانین لەوەی بەولاوە زیاتر لە ئاستی چاوەڕوانەکان دابین، بەڵام هیندێک شتمان دەبێت لەبیر بێت. چاوەڕوانیەکان دەبێ واقع بینانە بن. هیندێکی هەروەکی کوتمان بەڵێ بەستگی بە کار و چالاکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هەیە و هیندێکشی بەستگی بە فاکتەری دەرەکی هەیە. بۆ نمونە لە ئاستی دیپلۆماسی تو هەرچەند بێت و دیدار بکەی و کە دیداریش بووە دەنگی کوردستان گەیشتۆتە دەنگی ناخۆی ڕۆژهەڵاتی کوردستان نەک تەنیا لە ڕێگای حیزبی دیموکرات بەرکوو لەلایەن ئەحزابی دیکەشەوە گەیشتۆتە دام و دەستگای نێودەوڵەتی، بەڵام هەلو مەرجەکە لەباری دیپلۆماسی و نەنێتەوەیە شتێکی دیکەیە، فاکتەرگەلێکی دیکە کار دەکەن و تەئسیریان لەسەری هەیە. من پێم وابێ وەختەکەم زۆر ئیستفادە کردووە، بۆیە هەروەک لە ڕیزی بەرنامەکەدا ئیشاڕەی پێکرا لام وابێ پرسیار و وڵام دەبێت، بۆیە ئەگەر بەشێک لە قسەکانم نەکرابێت دێ هەڵمەوە بۆ ئەو کات ئیزن دەخوازم جارێکی دیکە ماندوو نەبوونی و دەستخۆشی لە کۆمیتەی سوئیس و هەروەها بە خێراتنێک و دووبارە ئاواتەخوازم کە بە هاوکاری یەکڕیزی و یەکگرتوویمان بتوانین ئەوەی کە تا ئێستا نەمان کردو و دەتوانین بیکەین لە داهاتوودا بتوانین بەیەکەوە بەڕێوە بەرین بۆەوەی کە زووتر هەنگاوێک زووتر بگەینە ئامانجەکانمان. من ئەرزێکی دیکەم نییە و سپاس بۆ جۆگرتنتان. میوانانی هێژە لەم بەشەی بەرنامەکەمان پارچە هۆنراوەیەک لەلایەن کاک عەلی سوورەچۆمی پێشکەش دەکرێت. داوا لە بەڕێزیان دەکەین تکایە با تەشریف بێنێت.
دموکرات کە ناوت دێتە سەرزار کەلتوری خۆراگری پڕ بە باڵای نیشتیمان ئاوێتەی گەلاوێژی سەرتۆپی ئەستێرەکانی ئاسمان بۆ دموکرات یا من دەڵێم دموکرات بۆ من هەستێکم هەیە کە قەتەیەکە لە دەریای پڕ لە خۆرۆشان و مێژوویە و حیزبە ویستیان بە گولە خەونەکانمان کوژن بە گۆڕستانەکان بمان ترسێنن ویستیان دڵی دایکانم سووتێنن بە فەرمانی جیهادی زاڵمێک شەوە تاریکەکان بەنێو کۆڵان و شەقامی شارەکاندا وەچە بەوەچە بە ڕەگباری شێستیر و خرمەی پۆتینی شەڕەنگێزەکانیان بسڕنەوە دیرۆکمان لەو کاتەوە وەک گزنگی خۆر دموکرات لەو کاتەوە وەک گزنگی خۆر دموکرات بوو بە سەنگەر بۆ نیشتیمان بە دەماری چیادا هەندێک بووینە بەرد و مەتەرێز هەندێک بووینە ڕووبار بووینە لێڕەوار بەدەم زریانی چیاوە بە تەمەنی وەرد و ساڵان کوێستان بێخەون و ڕێگا بێڕێبوار نەبووە 78 ساڵە دموکرات ناسنامەی باوەڕێکە مانگ ئەوی دارنە و سەفەری درێژی ئێوارانی چاوەڕوانی نیشتیمانێک دەپێوین لەو کاتەوە لە کالاوی تاریکی هاتووینە دەر بە بەرجی خوێنینەوە مەشغەڵی هەموو وەرزەکانین کۆڵن نەداوە هەندێک بووینە قوتابخانە پێنووس و بەرخۆدان بۆ حاڵی ڕووخان و داڕمان هەندێک بووینە هۆرەی چیایی و گەیشتینە ڕۆخی خاک بووینە وشە لەسەر پەرتووکی مناڵانن بووینە کانی و باران لە بناری شاخان بۆ سەوزایی و نەمامان بە گەروی شمشاڵ و بە دەسرەی چۆپی بە سرود و هۆزان بڵاو بووینەوە بەسەر نەخشەی جوغرافیا و خۆڵەپۆتی ئەو نیشتیمانەدا گەلۆ ئەو ڕۆمانەی 78 ساڵە دەنووسرێتەوە ئەو درامایەی گەلێک چاوەنیەتی ئەو دەستانەی لەوێن ئەو چیژ و لاوانەی لەوێن لە دەمارەکانیاندا دموکرات نێژداوە لە دەمارەکانیاندا دموکرات نێژداوە 78 ساڵە میراتی خۆراگری و قوربانی دەنووسینەوە لە ناو زیندان و لە بەردەم پەتی سێدارە لەسەر شەقام و کۆڵانە بێنازەکانی وڵات چیرۆکی نێو ماڵ بە ماڵی کوردان و شانۆی بێکۆتایی حەزی هەموانین وەرزی چاوەڕوانی دەستنینەوە بە هەزاران بیرەوەری و مەشغەڵی پڕلەگەڕ بە نێو نیگاکانی ڕێبوارانی فڕیودا دێینەوە ئەو ڕێگایە ناوەستێ ئەو ڕۆمانە بەردەوام دەبێ ئەوە تا لەسەر شەقام بە هۆتافی لەرینەوەی ناوی قاسملو و پێشەوا و شەرەفکەندی لەدایک بووینەوە ئەوە تا لەسەر شەقام بە هۆتافی لەرینەوەی ناوی قاسملو و پێشەوا و شەرەفکەندی لەدایک بووینەوە هەروە دەڕۆین و ئاپۆڕەی باوەڕی بەردی پێشەوا و کەلتوری سیاسی ڕیشە ئازۆی قاسملوین هەرگەشاوە بێت دموکرات 78 ئەستێرە گەشەکەی ئاسمانی کوردان سپاسان دەکەم سپاس بۆ ئەو دەرفەتە داوا لە ئاکۆ ئەلیاسی دەکەین بۆ پێشکەشکردنی بەخشانێک تەشریف بێنێت بکات کناچەیەک لە هەورێشمی ئاگر بۆ گیانی هەڵفڕێوی ژیران کەوارێک لە خوێنیدا دەستووی سەکاکان شەپۆلێک لە ڕۆژنایی زێڕینەی ژیان پەیامێک بە کۆمی ئەشکەوتی کەرەفتوو نەیلێک لە درۆبانی لەشی مهر و لە ڕۆحی پاکیژن و کەنیشتێک لە سەر برچکی ڕێواز و کاشخەناویە و بەفری کوێستان بە قۆزاقەی کارکۆڵ سەرماڵی مانگا سەر دەردێنێ و بە ئەلفوبەی شاد و ڕووبار گوڵ دەگرێ و بەسەر پەیلەی کوردەدا بە قراتی شەکاری دەکوڵەکاو
لهريكي رقيبي كالرشكا لآسماني پێتەختی تارانی گەندێ بەبەر بەبەر چاوی کون لە ڕووناکی بە سنووری بزمان هێژاوی سێبەری شەو لە تاراوگەی ژن توشدا هێزی دێنە خوارێ و دەڕژێنێ و پەنجەرەی شار کاو تاران دەکات لە کوردستان لە سەرکردی لێوڕەش لە عشق و ئەوینە کناچێت لە هەورێشی ئاگردا بە هەواری سەوری ژینا بە خوێن و بە باخەڵێک لە وردەڕووی تێکەرین و بە خۆی و بە سینگێک لە سوورێک دێدا بە خۆی و بە سێفەنگێ لە زری وەزیری ئەم کاتیبە بە خۆی و بە چەندێک لە گۆرانی سەرتێش ئای بەلەنجە 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 هیچ نەماوە هەمووی ون بوو بزر بوو بەدەستەقمی بەلاوە بەخۆی بە دووتاڵبووی لە بۆی جمهوری عێراق خۆشکراو ئەرژێکەنی و بێژی تو لە سێدارە بەر ئەرژێکەنی و هەناری ڕۆژگارگەمان تارانەوە کیژۆڵێک کە هەزار سەر دەستانی دەم و ڕەنگی بە کلیفە و بەرد کوردستان بە هەزاری گوڵ و غوبار بە کۆرکە زێڕینەی عشق و ڕەنگی بەیاندا خۆشحاڵە ناسکۆڵێک وەکو نیشتەپاک و ڕۆحسوو زۆر ناسکۆڵە کە پەیامی ژن و ژیان ئازادی لە جانتاقەی سەرشانی خۆی هەشاداوە لە مابەی دیواری قەڵشاوی ستەم خونچە دەکرد و لە نێو فەنەی خوێنی خۆیدا دەمشێت و دەبێت بە هاواری خۆڵە لەم هەیەنی پڕ لە میشتی تاریکیەدا سروەی بەیان چیتر بیدی بۆنی خۆشی زولفی ژنێک نە لە سەفەرکەند دەهێنێ و نە لە شاری بوخارادا دیلێرەوە ژن بێژی خۆی ئەنووسێتەوە کەوارێکی لێو هەناوی سەر سەقف بە گۆرانی ڕێک ئەبینە ئەبێ لە میسکی ئازادی بۆی ئێستا ژنانی هەرکەم دنیا بۆ ئەیان ژینا ژینا لە پێناوی ژینا تاپۆڵی بەلای هەڵتەکان بوو بە ڕەمزی کردە و کەلام کەڵپەی دیاری یەکگرتر بوو لە نێوانی شاخ و شەقام ئێرە دەنگی ڕۆژهەڵات لەسەر شەقۆلەکانی کورتی قڵای مرۆڤ خۆڵەدار بە کاتی بەرخۆداری سەر شەقامی شار بە کاتی ڕاچەنی لە ئازادی دژمن ئێرە دەنگی ڕۆژهەڵاتە کچێک یان ئەدەشێ بە تەقینەوەی وکار بوو لە کێناوی سەرەتی ئەم شتانە خۆی خەڵاتە ئێرە دەنگی خوێنکاتە بە کاتی سەنگەر و فەنگ ئێرە دەنگی داگیرسانی مەشغەڵات یەکگرتنە لە قوڵایی دەبر و دەنگی نێوشەوە زەنگ ئێرە دەنگی هەستانەوەی سەر شەقامە ژینا لێرە تاجی سەرە ژن لێرەوە لە پێناوی ئازادیدا یوتکەی شتۆ و قوربانیش هەر کێشەکی خوێنگزار ژینای ژیانە ژینای ژیانە تۆ ئێستا لەگەڵ گشتی شاری جیهانە تۆ ئێستا لەگەڵ گشتی شاری جیهان زۆر جاوازی گوڵە پەقولەی پایەکی سەر کراسەکەت بە ڕەشەبای جەهلی تاران قەت ناوەڕێت تۆ هەنووگار لەسەر زاری گەورە و جووتی نیشتمان روی بەرەمزی وەفا